هیوادارین بێ بە ماڵە شیاران بۆ هەمووتان لەناو جەنجاڵی بازاڕەوە کۆم جارێک باسێکین ئەمانەیە بەبێ ئەوەی کە هیچ کەسێک هیچ ئەرشێکی مادی بکێت سەرشان بێت لێرە ساتێک ئارام بێ لەگەڵ مۆسیقا و گۆرانی و لەسەر لە لایەنە کلتوریەکان و لایەنی مێژووی کورد و لایەنی فکری لێرە کۆڕی شعر و گۆرانی و مۆسیقاتان پێشکەشەکەین بۆ هیوای توانین خزمەت بە شارەکەمان بکەین هیوادارین هەمومان لای خۆمانەوە نازناوە پارێزین کە سلێمانی بۆ پایتەختی ڕۆشنبیری من لێرەوە ئەم جارە ژەمێ ئاماژەی پێ بکەمەوە چکە زۆر لێرە لەوێ هەندێک قسە و قسەڵۆک دروست دەکرێت کە شوێنەکەکرێتەوە بە خوێنی هەموو شەیدان ئەم شوێنە بە پارە و بە گیرفانی دوو کەس کە یەکیشان ئەم برا بچووکەتانە یەکیشان هونەرمەندی خۆشەویست کاک بەرزانی قارەی خەڵوزە هیچ حیزب و هیچ لایەن و هیچ جیهەتێک و هیچ پارەی یەک دەن کە جوێی هەر شوێنێکی تیا بوو لە بەرچاوی هەر هەمووتانە جارێکی لێرەتوانن بە بەڵگە و بیان نێمەخێنە خزمەتان دڵنیاتانەکەم بەس کارێکی خۆبەخشە وەکو حەزێکی خۆمان ئێمە پێشتر بۆی زیاتر دڵنیاش بنەوە ئێمە چین جابەجارێک ئەم بەرنامەن لە چاخانەی شەعب پێشکەشە کرد هەموو جارە بووین بە ئەرک بە قورسایی بۆ ئەوان یەک دوو مەراسیم و دووسێ مەراسیمی ڕێزێنان بۆ مامۆستا کەریم کابان و بۆ چەند هونەرمەندێکی تر و لەوێ چەند کۆنسێرتێکی میلیمان کرد ئیتر بیرمان لەوە کردەوە کە نەبین بە ئەرک بەسەر ئەو شوێنانەوە بۆیە بیرمان لەوە کردەوە خۆمان جێگایەک لەم شێوەیە بکەینەوە کە بتوانین خزمەتی شارەکەمان تیا بکەین ئەمڕۆ بە سوپاسەوە گروپی هونەرمەندانی میلی بەڕێوەبەرەتی هونەرەکانی موزیک بە هاوکاری لەگەڵ دوو هونەرمەندی زۆر خۆشەویستی ناساوی شارەکەمان کاک عەلیارە و کاک فەریدوەلی کۆنسێرتێک پێشکەشەکەم بەس پێشەوە بەڕێز دکتۆر ئەکرەمی میهرداد بابەتێکی فکری بابەتێکی ڕۆشنبیری بابەتێک لەسەر مێژوو ئاینەکانتان پێشکەشەکە تا گروپەکە ئامادە بن و ئێمە زۆر بە خۆشحاڵی بە خێراتنی دکتۆری بەڕێز دکتۆر ئەکرەمی میهرداد دەکەین با فەرمێت بەڕێزان ڕێز و سڵاوم هەیە بۆتان زۆر سپاس بۆ کافتریای زەردەش زۆر سپاسی تایبەتی بۆ کاک جەزا زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە من ئەمڕۆ باسێکی کورتان پێشکەشەکەم سەبارەت بە پەیام و باوەڕی ئاینەکانی کورد باسی یعنی کورتە باسێکە دەربارەی ئاینە هەموو ئاینەکانی کورد و بۆیە ناوم ناوە کورتە باس چکە لە وەختێکی ئاوایە تاو نابێ بەڕاستی ئەمە بۆ خۆی پرۆژەی کتێبێکە ئەم باسە یەکەم جار لە مێهرەجانی ئێزیدیەکان لە شاری سنجار هاوینی ڕابردوو پێشکەشکرا و زیاتر باسەکە وا تەرخان کرابوو کە لایەنی ئێزیدی بەسەر باسەکەەوە زاڵ بێ بەڵام خودی باسەکە سەبارەت بە هەموو ئاینەکانی کورد قساک زۆربەی ئەو کەسانەی کە سەبارەت بە ئاینی کورد لێکۆڵینەوەیان کردووە ئاینەکانی کورد یان ئاینی کورد بە ئاینی یەزدانی دائنێ واتە هەموو ئاینەکانی کورد یەزدان پەرستن یان مرۆڤیش هەر بوونەوەرێکی یەزدانیە لە ئاینەکانی کوردە واتە لە ئاینەکانی کووردا مرۆڤ عەبد نییە یان کۆیلە نییە وەکۆی کە لە ئاینی ئیسلامەتیاتی چکە لە ئاینی ئیسلامە ئینسان عەبدی خوایە بەڵام لە ئاینەکانی کووردا یا لە ئاینی یەزدانیە ئینسان عەبد نییە بەڵکو ئینسان کائینێکی خوداییە بوونەوەرێکی خودایە یعنی چی مەسەلە تۆ ئەگەر خەڵکی شاری کەرکووک بی بەشێک لە سیفەتەکانی کەرکووکت تایە پێ دەڵێن فڵان کەس کەرکووکیە بەڵام هەموو سیفەتەکانی کەرکووک لە تۆیە معلومە نییە بەڵام بەشێک لە تایبەتمەندیەکانی کەرکووک لە تۆیە هەیە بۆیە ئێمەش کە سەر بە خوداین ئێمە وەسەر بە یەزدانین هەمومان بوونەوەری یەزدانین و بەشێک لە سیفەتەکان یا بەشێک لە تایبەتمەندەکانی یەزدان لە ناومانە هەیە دووهەم شت کە ئەمانە هەمووی تێبینی وردەوردەیە جارێ نەچوومەتە سەر بابەتەکە دووهەم شت لە ئاینەکانی کوردە یا لە ئاینی یەزدانیە سەبارەت بە مەسەلەی خوددا خۆتان ئەزانن پرسی یەکەم گرنگی یەکەم لە هەموو ئاینەکانە ناسینی خوددایە یان پەرستنی خوددایە هەموو ئاینەکان لەسەر پەرستنی خوددایەکی تاک و تەنها لەسەر ناسینی
خدایەکی تاک و تەنها ڕێکن بەڵام شەر نییە هەموو ئاینەکان لەسەر تایبەتمەندیەکانی خوددا یا لەسەر سیفەتەکانی خوددا یا لەسەر باسەکانی خوددا ڕێک بن بەڵام هەمویان ئەڵێن یەک خوددا هەیە و ئەو خودایەش قابلی ستایش و قابلی پەرستنە بەڵام لە ئاینی یەزدانیە یان لە ئاینی کوردیە پرسی خوددا یەکەم جار پێوترێ ڕۆحی گەردوون کە ئەم ڕۆحی گەردوونە بۆ سەردەمێکی زۆر لە ئاسمانە بووە و لە ناو دوڕێکە لە ناو مرواریە کە با بڵین پارێزراوە پاشان بۆ یەکەمین جار لە ڕۆژی چوارشەممە ئەم ڕۆحی گەردوونە دێتە خوارەوە و دنیا دروستەکە و ئەم کەونە یان ئەم گەردوونە دروستەکە هەر بۆ مناسبەتەشەوە کاکجەزا و برادران ڕۆژی چوارشەمەیان کردووە بە ڕۆژی با بڵێن بۆنەکەی خۆیان ڕۆژی چوارشەمە پیرۆستترین ڕۆژە لە ناو ئاینی یەزدانیە دوای ڕۆژی چوارشەمە ڕۆژی یەکشەمەش پیرۆزە چکە ئەو ڕۆژەیە کە خۆر دروست کراوە ئەو ناوانەی کە بۆ خوددا باس کراوە لە ئاینی یەزدانیە لە ئاینی کوردیە یەکەم جار پێوترێ ڕۆحی گەردوون دوایی پێڵێن حەق هەر مەبەستی ئەوەیە کە ئەمە حەقە دیارە ئەم وشەی حەقە لەوانەیە بڵێن ئەمە عەرەبیە معلومە وشەی حەق عەرەبیە بەڵام دیارە گۆڕانی بەسەرا هاتووە دوم شت سێم شت پێڵێن پەروەردگار پێم وایە خۆمان هەمومان پەروەردگارمان بیستووە وشەیەکی تریش هەر بۆ خوددا بەکارە پێڵێن کردگار ئەوەی کە هەموو کردنێک هەموو کردارێک هینی ئەوەیە خاڵێکی تر کە هەر لەم ئاینە هەیە بێجگەل لە خوددا لەم ئاینە حەوت بوونەوەری فریشتەیی یان نورانی یان شوشەیی یان مرواری هەمیشە لەم ئاینە هەیە دوایی باسی یەکەم لە ئاینەکانی ترا چۆن پەیدا بووە بێجگەل لە خوددا حەوت بوونەوەری فریشتەیی یان حەوت بوونەوەری نورانی یان شوشەیی یان مرواری لەم ئاینە هەیە کە نادیارن بەڵام ئەمانیش بەرجەستەکاری خوان یان با بڵێن ئەمانیش هەر بەشێکن لە خوددا و ڕۆحی خوددایان تایە و ڕۆحی گەردوونیان تایە و سیفەتەکانی خوددایان تایە خاڵێکی تر پاشان مرتبەی سێهەم لەم ئاینە مرتبەی یەکەم وتمان خوددایە مرتبەی دووهەم ئەم حەوت بوونەوەرە فریشتەیەیە مرتبەی سێهەم معلومە پێغەمبەرەکانە یا پەیامبەرەکانە کە باسییانەکەن پەیامبەرەکان کێن مەرحەلەی چوارەم مرۆڤە کە یەکەمین جار لە ناو ئاینی یەزدانیە یا لە ناو ئاینی کوردیە بە وشەی فرۆهەر ناوی هاتووە فرۆهەر ئەوەیە کە لە ملی جەنابتایە کە ئەمە بوونەوەرێکی ئەفسانەییە بەڵام مرۆڤە ئەم مرۆڤەش کێ هەر ڕەوانی خوایە ڕەوان یعنی ڕۆح هەر ڕۆحی خوایە و لە ڕۆحی ئەو دروست بووە هەروەکو چۆن لە دینی مەسیحیە عیسا ڕۆح اللهە یان ئیسا کوڕی خوایە لەم دینەی ئێمەشە مرۆڤ ڕۆحی خوایە یان لە ڕۆحی خوا دروست بووە نقطەیەکی تر کە لەم ئاینەیە کە دیارە ئەم قسانی کە باسیەکەم بە هەموو یعنی هەموو سیفەتەکانی ئەم ئاینەیە لەم ئاینەیە بەرجەستەبوون یان دۆنادۆن هەیە واتە ڕۆحی خوددا ئەچێتە حەوت بوونەوەرە فریشتەیەکەوە ڕۆحی ئەمانیش ئەچێتە ناو پەیامبەرەکانەوە ڕۆحی پەیامبەرەکانیش ئەچێتە ناو ئینسانەکانەوە مەسەلە کاکەیەکان قسەیەکیان ئەڵێن ئینسان 1001 جار زیموو ئەبێتەوە تا ئەخیر جار ڕۆحی ئەچێتەوە ناو ڕۆحی خوا بەمە ئەڵێن ئەو پەڕی ئیتر ئەو پەڕی با بڵێن پاک بوونەوە ئەو برادرانی کە لێرە داشون لە تەسەوف ئەزانن تەسەوفی هەموو دینەکان نەکرد تەسەوفی ئیسلامی ئەوەیە کە ئینسان ڕۆحی بچێتەوە بۆ خوا ئینسان اتحاد بکات لەگەڵ خوا یان وەکو خوایڵێن حلول بکات لەگەڵ خوا بتوێتەوە لەناو خوایە هەمویان ئەم ئاینانە کۆبوونەوەی پیرۆزیان هەیە یان مناسبەی پیرۆزیان هەیە کە تا ئیسەماوە لە لای کاکەیەکان پێوترێت جەم لە لای ئێزیدیەکان پێوترێت جەما و لە لای عەلەویەکان پێوترێت جەمدانی باش ئێستا باسی قۆناغەکانی ئەم ملاحەزانی کە باسم کرد هەمووی باڵێن تێبینیە کە ئاینی یەزدانی ئەمە سیفەتە گشتەکانێتی دووەم شت کە باسیەکەن قۆناغەکانی دەرکەوتنی ئاینی یەزدانی قۆناغەکانی دەرکەوتنی ئاینی یەزدانی تقریبا 5 قۆناغا کە تا ئێستا قۆناغی یەکەم ئەو قۆناغەیە کە پێڵێن قۆناغی چەند خوداوەندی ئەوەی کە
پێڵێن تعدد الآلیهە یان پێڵێن پۆلیسیزم چەند خوداوەندی لەناو عەرەبەکانە پێوتراوە بتپەرستی وەسەنیەت یا وەسەنیەتی پێوترا یا بتپەرستی وتراوە لەناو ئاینی کوردەواریە بتپەرستی نییە بەڵکو چەند خوداوەندی هەیە کە 5 خوداوەندی ڕئیسی لەناو کوردەکانە لەناو ئێرانەکانە پەرستراوە یەکێک لە خوداوەندەکان پێوترێ بابە ئاسمان یان پێوترێ دیاوس پیتەر بابە ئاسمان یا دیاوس پیتەر ئەمە داسنیەکان یان ئێزیدیەکان لە نەوەی ئەمانن لە باڵێن لەمانەوە بەجێماون بابە ئاسمان دیاوس پیتەر لە بەشی باکووری کوردستان و بەتایبەتی باکووری ڕۆژ هەڵاتی کوردستان منطقەی هەکاری و منطقەی با بڵێن ئەو منطقەی کە ئێستا شکاکەکانی ئێرانی لێە یا منطقەی کە ئێستا زازاکانی لێە لەم منطقەیە ئەو خوداوەندی بابە ئاسمان پەرستراوە خوداوەندی دووەم پێوترێ دایەزەوی دایەزەوی لە شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووکا پەرستراوە و یەکێ دایەزەوی دوو ناوی تریشی هەیە یەکێکیان ئافرەتە ئافرەت لە ئاینی یەزدانیە یعنی خوڵقێنەر مەسەلە یعنی خوڵقێنەر مەسەلە کەسێک تا ئیستا ئەگەر ئیشێکی باشکە پێڵێ ئافەری وەنا پێڵێ ئافەری ئافرەت یعنی خوڵقێنەر نەفرەت یعنی ناخوڵقێنەر چکە ئافرەت ئەرەیە نەفرەت نەرەیە دایەزەوی پێی وتراوە ئافرەت کە تا ئیسەش ناوی ژن هەر ناوی ئافرەتە ژن دیارە لە ژیانەوە وەرگیراوە بەڵام ئافرەت یعنی کەسێک کە خوڵقێنەرە چۆن زەوی بەروبوومی هەیە شت ئەخوڵقێنێ معلومە ئافرەتیش مناڵیە بێ و شت ئەخوڵقێنێ ناوێکی تری دایەزەوی پێڵێن ئاناهیتا ئاناهیتا پێڵێن خوداوەند یان دایکی ڕووبار و سەوزایی و خۆشی و شادیوانە دیقەتبان هەر لە دایەزەوی نزیکە ئەم ناوە سێهەم خوداوەند یا سێهەم ئالیهە کە پەرسراوە پێی وتراوە کەل ئاهورە کەل ئاهورە لە ناوچەی ئیلام و کرماشان پەرستراوە و کەڵهوڕەکان ئەگەر یەکێ لە ئێوە کەڵهوڕ بێ کەڵهوڕەکان لە پاژماوەی ئەوانن کەل ئاهورە یعنی خوداوەندی ڕووناکی و ئاگر یان خوداوەندی ڕووناکی و زانایی یان خوداوەندی ڕووناکی و ڕۆشنایی کەل ئاهورە ئالیهەی چوارەم پێی وتراوە هوما ئەوەی کە پێڵێن پەیری خۆشبەختی ئالیهەی چوارەم پێی وتراوە هوما ئالیهەی پێنجەمیش پێی وتراوە ئازەر یان ئالیهەی ئاگر باشە دیقەت بن ئەم شتانەی کە وەکو خوداوەند پەرستراون لە ناو کووردا یەکێکیان ئاسمانە ئاسمان معلومە یعنی شتێکی گرنگە بۆ ئینسان تا ئیستاش ئاسمان یەکێکە لە نهێنێک گەورەکانی دنیا وە شتێکی جوانە بۆ ئینسان سەقفێکی مهمە مەزدەری هەموو خێر و بەرەکەتێکە ڕەمزیشە بۆ هەوا ئالیهەی دووهەم ئالیهەی دایکە کە دایەزەویە ئالیهەی سێهەم کە ئالیهەی کەل ئاهورایە ئالیهەی ڕووناکیە ئالیهەی پێنج چوارەم کە ئالیهەی هومایە کە هینی خۆشیە یان تەیری خۆشبەختیە و ئالیهەی پێنجەمیش ئازەرە تەمەشاکە لە دینی لە دینی کوردەواریە یا لە دینی یەزدانیە ئەوانەی کە پەرستراون ئەمانن هەوا پەرستراوە زەوی پەرستراوە ئاگر میترایی مهر ئەم ناوانێ هەیە مهر یعنی ڕووناکی یعنی بەزەیی یعنی خۆشەویستی یعنی زانایی ئەم ناوانێ هەیە مهر بەم معنایە نهاتەوە یعنی ڕووناکی یعنی بەزەیی یعنی خۆشەویستی یعنی زانایی باشە مهر پەرستی کە ئەبێتە قۆناغی دووهەم بۆچی ئەم ناوانەمان وت بۆ ئاینی مهر پەرستی دیقەت بن پەرستن لە هێزەکانی سروشتەوە یەتە قۆناغێکی باڵاتر کە پەرستنی معناییە مەسەلە خۆشەویستی معنایە ڕۆشنایی یا زانایی معنایە زیرەکی و ئەوانە معنایە واتە قۆناغی یەکەم ئەگەر پەرستنی سروشتیە قۆناغی دووهەم ئەم پەرستنە قۆناغێک سەرەکەوێ یا مەرحەلەیەک پێشەکەوێ کە قۆناغی پەرستنی ماناییە زۆرێک لە سەرچاوەکان ئەڵێن مهر ڕیوایەتی ئاریایەکانە بۆ ئیبراهیمی سامیەکان مهر ڕیوایەتی ئاریایەکانە بۆ
حەزرەتی ئیبراهیمی سامیەکان بەڵام تەسەورەکەم ئەمە وابێ چونکە ئاریایەکان بەم شێوەیە باز یعنی ئیبراهیمی ئاریایەکان مهر لە 2000 ساڵ پێش زاین دەست پێکە و بۆ 700 پێش زاین کۆتاییە یان ئاینێکی تر دێتە پێشەوە. قۆناغی سێهەم قۆناغی ئاینی زەردەشتە یان قۆناغی زەرتوشتە یان قۆناغی پەرستنی زەردەشتە لە دیارە ئەم قۆناغە گرنگترین قۆناغە و درێژخایەنترین قۆناغی ئاینی یێزدانی یان ئاینی کوردیە و قۆناغێکە کە هەموو ئاینەکە تەکمیلەکە بناغەکانی ئاینەکە هەمووی دائەڕێژێ بۆیە بەوە دەست پێەکە بیری باش وتەی باش کردەوەی باش. ئاهورامزدا تۆ دیقەتی ناوی وشەی ئاهورامزدا بن. ئاهورا مەزدا دوو معنای هەیە بە معنایەکیان ڕووناکی مەزن بە معنایەکیان زانایی مەزن بە هەردوو معناکەیە. ئاهورامزدا دوو معنای هەیە بە معنای ڕووناکی مەزن بە معنای زانایی مەزن. دقت بن بەڕێزان مەسەلە ڕووناکی مەزن چ گرنگیەکی هەیە کە ئەم ئاینە بەرەو پێشەوە چێ. ڕووناکی مەزن چ گرنگیەکی هەیە کە ئەم ئاینە بەرەو پێشەوە چێ. ئەو ڕووناکی کە لەم ژوورە هەڵدێ کە هەڵێ لە هەمومانەدا ڕووناکی کاری بەوە نییە کە کێ بەهێزە و کێ بێهێزە کە ڕووناکی هەڵدێ لە هەمووانەدا کەواتە ڕووناکی یان خۆر کە لە ئاینی کوردەواریە یا لە ئاینی یێزدانیە پیرۆزە تەمەشاکەی بەشێکی زۆری ڕەمزەکە لە ئاگرایە لە هەموو شوێنێک ئاگریان کردوێتەوە. دیارە ئەگەر ئەو زەمانە کارە بە هەبوایەوەکو ئێستا وەنا بێگومان ئاگریان ناکردووە چکە ئەوان مەبەستیان ڕووناکی بووە ڕووناکیان پەرستووە یا لە ڕووناکیە پەرستنیان کردووە بەڵام بۆ خۆی ڕووناکی مهمە چکە ڕووناکی کە هەڵدێ لە بەهێزی ژەدا و لە بەهێزی ژەدا لە سەرەوەدا و لە خوارەوەدا لە دەسەڵاتدارەدا و لە بێدەسەڵاتی ژەدا. بۆیە تەمەشاکەی ئەمە ئەو پەڕی میهرەبانیە یان ئەو پەڕی ئەگەر بە قسەی ئێستا قسە بکەین دیموکراتیە تۆ شتێک کراوەتە سەرچاوەی پەرستن کە ڕووناکیە. ئەم قسانەی کە یەکەم قسەی خۆم نییە قسەی زانای گەورەی ئەڵمانی هیگڵە. دووهەم ئەڵێ زانایی مەزن ئاهورامزدا معنایەکی تری هەیە العلیم القدیر ئەوە نییە لە قورئانی شاتیاتی العلیم القدیر لە قورئانی شاتیا زانایی مەزن. زانایی مەسەلە تۆ ئەتوانی پارە کۆنتڕۆڵکەی ئەتوانی دەسەڵات کۆنتڕۆڵکەی ئەتوانی شوێن کۆنتڕۆڵکەی وەنا ئەتوانی نەسەب کۆنتڕۆڵکەی بەڵام کەس ناتوانێت زانایی کۆنتڕۆڵکەی. یعنی زانایی ئەو چەکەیە کە بە کەس کۆنتڕۆڵ ناکرێت ئەو چەکەیە کە داگیر ناکرێت ئەو چەکەیە کە یەخسیر ناکرێت. ئەگەر بڵێن ناوی چەکی لێبێنین دیارە مەبەستمەوە نییە وشەی چەک بەکار بەڵام ئەو تواناییە ئەو هێزەیە کە بە کەس یەخسیر ناکرێت بە کەس کۆنتڕۆڵ ناکرێت بە کەس ئاوان ناکرێت. بۆیە زانایی مەزن کە ئەبێتە بەشێک لەم دینە تەمەشاکەی ئەم دینە بەرەو عەقڵانیەتێکی باشترە ڕوا بەرەو تێبینیەکی باشترە ڕوا. معنایەکی تری ئاهورامزدا پێڵێن سپەنتەمەینەڤە. سپەنتەمەینەڤە یعنی مانای سپی. دقت بن وشەی مەینەڤە تا ئێستا لە زۆربەی زمانە ئەوروپایەکان بە معناڵێن مین وەنا یان ئەڵێن ماین حتا وشەی معنای عەرەبی هەر لە مەینەڤەکەی ئاوێسایی وەرگرتووە کردویانە بە معنا. بۆیە مانای خۆمان یا مەینەوی خۆمان یا مەینەوی خۆمان کە ئاوێساییە بە معنای مانای سپی. ئەو هێزەی کە هێزی شەڕە لە دینی ئاوێساییە پێڵێن ئەهریمەن. ئەهریمەن معنایەکی تری هەیە پێڵێن ئەنگرە مەینەوە. وشەی ئەنگر نازانم کۆنەکان باشتر زانەڵێ پیاوێکی زۆر ئەنگرە یعنی تۆڕەیە. ئەنگری ئینگلیزی هەر هەمان ئەنگرەکەی خۆمانە یان با بڵێن ناڵێم هی ئێمە هی ئەوانێ بەڵام هی هەمومانە معنای تۆڕە معنای تۆڕە بەڵام ئاهورامزدا معنای سپیە. زۆر باسی ئەمە ناکەم چکە ینی وەختمان زۆر لێبا و ئەمە ئەکرێ جارێکی تر ئەگەر ئێوە پێتان خۆش بوو کارزەوانە بە تایبەتی لەسەر ئاینی زەردەشتی بە تایبەتی بە تەفسیلی قسە بکەین. لە دوای هەر لە قۆناغی زەردەشتیە دوو کەسی تر پەیدا ئەبن کە تازەکەرەوەی ئەم ئاینەن یا ئەم دینن یکیان مەزدەکە یکیان مانایە. مەزدەک چوبکراوەی مەزدایە. مەزدا یعنی خوا یعنی مەزن مەزدەک یعنی چوبکراوە. مەسەلا وەنیە ناو بچووکەکەینەوە محەممەد دەبێتە حەمە وەنا
ئیبراهیمە بێتە بلە وەنا باشە مەزدەک چووکراوەی مەزدایە ماناش هەر هەمان ئەو مانایە کە وتمان کە بابڵێن ئەو هەر بە معنای مانایە یان مانی ئەوی پێغەمبەر مانی هەر لە مەینەویاتە قۆناغی چوارەم پێوتری قۆناغی خوڕەمیەکان یا قۆناغی بابەکی خوڕەم کاتێکە ئیسلامەکان هاتن ئیسلامە عەرەبەکان هاتن کوردستان و ئێرانیان داگیر کرد بۆ فترەیەکی زۆر کەوتنە بەرەنگاریەکی گەورە کە لە ساڵی 807 زاینی تا 837 زاینی طبعا 807 يعني ببێ هەزار لە ساڵی 807 زاینی تا 837 زاینی بسووتنەوەیەک پیا بێ بە سەرکردایەتی بابەکی خوڕەم بابەکی خوڕەم دیارە ناوەکە مەسەلە تایسە وشەی خوڕەم ئاباد لە محافظەی لۆڕستان لە ئوستانی لۆڕستان هەرماوەتەوە لە پێوترێ خوڕەم ئاباد بابێکی خوڕەم بسووتنەوەیەک پیاکە کە ئەم بسووتنەوەیە سەر ڕای دژی داگیرکاری عەرەبە ئیسلامەکانە بەڵام تازەکردنەوەی ئاینەکەشە تازەکردنەوەی ئاینەکەشە و ئەم ئاینەش ئاینێکی تێکەڵاو بووە لەو ئاینانی پێشوو بەڵام ڕوخسارە زاڵەکەی ڕوخساری زەردەشتیە مەسەلە بە هەنگێشتان لەسەر مەسەلە مەزدەک بۆ لەسەر خوڕەم بۆ باسکەم خوڕەم بابێکی خوڕەم بۆ یەکەمین جار لەبەری جێشەکەی زۆر بووە لە منطقەی کوردستان لە منطقەی ئازەربایجان لە منطقەی هەمەدان لە منطقەی با بڵین شیراز و لوڕستان و هەموو ئەمانە و ئەم کوردستانی کەیسا خۆشمان هەر چوار پارچەکە پێڵە کوردستان غیری ئەو ناوانێتم لەم منطقەیە لەشکری هەبووە بۆ ماوەی 20 ساڵێک لەم منطقەیە حکمی کردووە و ئیسلامەکانی دەرکردووە لەم منطقەیە لەشکرەکەی ئەوەنگە زۆر بووە لەشکرەکەی ئەوەنگە زۆر بووە بۆیە ئەمری کردووە و توێتی هەرچی لەشکری منە ئەبێت جامانەی سوور لەسەرکە بەمانە وتراوە سورخ جامەگان يعني جامانە سوورەکان یان سورخ خەلەمان خەلەمان يعني ئاڵا ئەبێ ئاڵای سوور و جامانەی سوور لەسەر کرد مەسەلە تا ئیسا بەڕێزان بەرزانیەکان جامانیان سوورە ئێزیدیەکان جامانیان سوورە عەلەویەکان هەر پیانەڵێن سەر سوور قزڵ باش هەر پیانڵێن سەر سوورەکان عەلەوی چکە شتی سوور لەسەرێن ئەمانش دەلایلەوەکە کە پاشماوەی بابەکی خوڕەمە قۆناغی چوارەم قۆناغی سەر هەڵدانی ئەم ئاینانەیە کە پیانەوترێ یارسان کاکەیە و پیانەوترێ عەلەوی کە ئەمانە ماوە و پیانەوترێ ئێزیدی یان پیانەوترێ شەبەک و یان پیانەوترێ ساڕڵی یان پیانەوترێ دروست ئەمانە هەمووی ئەو قۆناغن کە بەشێکی زۆر لە مێژوونووسەکان ئەڵێن لە ساڵانی سەدەی 2-3 کۆچی بەدواوە کە دوای ئەوەی کە ئیسلام بەتاوەتی ئەم ناوچانی هەمووی داگیر کردووە لە ناوچە جیاوازەکانەوە ئەم ئاینە بە شێوەی جیا لەیەک چکە دابڕاون نەیانتوانیەوە تەوحید بکەن نەیانتوانێ بگن ئەم ئاینانە سەر هەڵاتەوە کە یەکیان یارسانە یارسان یعنی یاری سان کێ یعنی العەزیم شەی سان تا ئێستا لە لۆغاتی ئەوروپیاڵە سان پترسبۆرغ وەنا سان پترۆگراد سان یعنی العەزیم القدیس لەناو هەورامەکانە ئەگەر هەورامی لێرە هەبێ شەی سان تا ئێستا بەکاریە سان ئەحمەد خان یا مەسەلە ئەوانە بەکاریە خەڵک ئێستا زۆر مناڵەکەی خۆی ناوەنێ سان یعنی عەزیم یاری سان یعنی یاری ئەو عەزیمە کە کێک کە خوایە ئەم دینە ناوێکی تریشەیە پێڵن ئەهلی حەق ناوێکی تریشەیە پێڵن کاکەیی کە لە ساڵی 1160 بەدواوە ئەم ناوە بەسەر ئەم دینە عەلەویەکانیش ئەوانن کە لە کوردستانی تورکیا ئەژین و لە کوردستانی سووریا ژەژین لە 120 کورد عەلەویە بەڕێزان ئەنی ئێمە ئەوە بزانین باشە لە 120 کورد عەلەویە لە 110 کورد کاکەیە لە 105 کورد ئێزیدیە بێجگەل لە شەبەک و بێجگەل لە دروز و بێجگەل لە ساڕڵی و ئەمانە خاڵێکی تر باسەکەین پەیوەندی ئەم ئاینانەی کە ئێستا ماونەتەوە بە ئاینی زەردەشتیەوە چییە ئەم ئاینانی کە دیارە ڕمێ نەتوانین بەڕاستی باسی خصوصیاتی ئاینەکە بکەین بەڵام هەچۆنێ بە هەر شتێک باسەکەین پەیوەندی ئەم ئاینانە لەگەڵ ئاینی زەردەشتیا چیە دوو ڕەئی هەیە ڕەیەکیان ڕەئی با بڵێن کوردەکان و ئێرانیەکانە ئەڵێن ئەم ئاینە کۆنانە بەوانی کەوتمان پێنج با بڵێن سەردەمی چەند خوداوەندی دایە زەوی و بابە ئاسمان و ئەوانە لەگەڵ ئاینی مێهرپەرستی لەگەڵ ئاینی ئەمانی کە ئێستا ماونەتەوە کاکەیە و ئێزیدی و عەلەوی و شەبەک و ئەمانە پێش ئاینی زەردەشتیش هەبوون
بە شێوەیەکی تر هەبوون بە دەڕبڕینێکی تر هەبوون لە ناوچەیەکی تر بوون بەڵام هەر کوردستان بووە یان هەر ئێران بووە دوایی دینی زەردەشتی لەسەر دەستی ساسانیەکانە ئەوە نەزاڵ بووە کە ئیمپراتۆرەتێکی بەدەستەوە بووە دەوڵەتێکی گەورەی بەدەستەوە بووە ئەم ئاینانش ناچار بوون بێدەنگی لێ بکەن و بچنەوە ناو ئاینی زەردەشت بۆچوونێکی تر هەیە ئەڵێن ئەم ئاینانە بە تایبەتی ئەم ئاینانی ئێستا هەم کاکەی هەم ئێزیدی هەم عەلەوی هەم دروست هەم شەبەک ئەمانە زیندووکردنەوەی هەمان ئاینی زەردەشتی و مێهرپەرستین لە سەردەمێکی ترە بە دەڕبڕینێکی تر لە ناوچەیەکی ترە بۆ ئەوە بزانین